مامۆستا حکمی ئەو کەسەی چییە کە کەسێک خۆگری خۆی دەکا و پاشان دری دەشوێنی و چارەی ئەو کەسەش چییە کە مەسەلەن ئەو شتێ بەسەهاتیە؟ ئەمە باس کچ و کوڕەکە یا کوڕ و کوڕ؟ کچ و کوڕ و کوڕ نا. ئەوە باجی ئەو خۆشەویستیە حرامەیە کە کردوێتە کوردستان. هەر باجی ئەوەیە وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير. مامۆستا جانە ئەو کەسە بەخۆ بکە لەگە کچێک زۆر بە پیاوانە کاکەسی ڤەرگیان قوربانگیان کچ و کوڕێ کاتێک بە حرام خۆشەویستیەکەن و بنە خۆشەویستیەک ئیتر یا کوڕەکە تێری لێخوا و کچەکە بەڕەڵاکات یا کچەکە تێر لە کوڕەکە خوا و کوڕەکە بەڕەڵاکات ئەمە چییە؟ تەڵمان ئەمە تاوانە بۆ هەردوو لاتان تاوانە. ئەمە گاڵتەکردنە بە هەستی یەکتر و ئەمە پێشێلکردنی چی پێڵێن ئەو ئاەتەی قورئانە کە خوای پەروەردگار باسی داوای داوێن پاکیمان لێکات و ئەوەش باجی ئەو تاوانەیە کە بە حرامی ئەو ویستوتە ئەو زەواجە بکەیت. بتانەوێ نەتانەوێ ئەمە حەقیقەتێکە مەواقعێکە. ئێستا ئەو ژن و پیاوانی کە زەواجیان کردووە لێم تێگەن، ئەوان لێم تێگەن. خۆشەویستی لە دوای زەواجەوە دروستە بێت. ئەو دقەی کە مارەت کرد خوای گەورە مەحەبەت و سۆز و بەزەی و ڕەحم و عیشق کاتە دڵی هەردووکیانەوە بەرامبەر بە یەکتری. ژن و پیاو لێم تێگەن، ئەوانی کە زەواجیان کردووە خیبرەیان هەیە و ئەزمونیان هەیە لێم تێگەن. بەڵام کچێک کە هەتا ئیسا نازانێت تامی پیاو چییە و بۆنی پیاو چییە، هەر لە دوورەوە پیاوەکەی بینیوە یا پیاوێکە لە دوورەوە کچێکی بینیوە و ئیتر لە مۆبایلا قسەی لەگەڵا کردو و چاتی لەگەڵا کردو و نامەی بۆ ناردووە و بە قوربان و بەساقی بۆ لە دوورەوە نازانێت. خۆشەویستی لە دوای مارەبڕین و لە دوای زەواجەوە دەست پێکات. ئەمەی تر هەمووی سەرابە، باوەڕتان هەبێ هەمووی سەرابە. خۆشەویستی هەیە بەڵام ڕەحم و بەزەی نییە، ئامادە نییە قوربانیت بۆ بدات، ئامادە نییە. و زۆربەی هەر زۆری ئێساش چۆن بڵێ بۆ بەڕابواردن بە هەستی یەکتری. کوڕی وا هەیە ئێستا حالیان 5-6 کەپڵی هەیە، 5-6 چی پێڵێن لەگەڵ 5-6 کچا دەستی تێکەڵ کردووە، سناپی هەمووشیانی وەرگرتووە و بێدڵی کەسیانیش ناکات. باشە کچی یەکەم وازانێ بەس ئەمی لەگەڵایە دووەمیش وا و سێمیش وا و چوارەمیش وا تا کۆتایی. ئەم کوڕەکەی هی ئەوەیە تۆ ببی بە خێزانی. ئەسەن ئەو جۆرە کوڕانی کە بەو شێوازە لەگەڵ کچات یەکەڵا بن ڕازی نابن، یعنی ژن ناهێن یا ژنش بێنن، ژنێکە هێنن کە کەس نەیناسێت. من یەکێک لەو کوڕانی کە لە نزیکەوە بۆی باسکردم وتی مامۆستا ئەگەر مۆبایلەکەمت پیشاندەم یعنی تەسەوڕ ناکەی ئەو عیلاقانی کە لەگەڵ کچا هەم بوونە چەندە زۆرە، تەسەوڕ ناکەی. هەمووشیان ڤیدۆیەکی لای خۆم ڤیدۆکانی لای خۆم هێشتۆتەوە، ڕسمەکانیشم هێشتۆتەوە و چاتەکانیشانی هێشتۆتەوە. بەڵام وەڵڵات کە تەمەنی ئێستا سەروی 40 ساڵە باشە ئەتا ئیسا ژنینەوە. وتی مامۆستا هەتا ئێستا جورئەتی ئەوە ناکەم ژن بێنم ئەترسم و ژنیش بێنم ئەبێ ئەو کەسە ئەو کچە کەس نەیناسێت و ئەگەر حیجاب و نیقابش نەبێ قبوڵم نییە بە هیچ شێوازێک. ئەمە قسەی گەنجێکە کە ئێستا ینی تەمەنی 40 ساڵ زیاترە و ئەزمموی کەپڵایەتی و دڵداری و ئەم حب بە فاشیلەی کە ئێستا هەیە لەگەڵ سەتەها ئافرەتە هەیە. ئەڵێ زەواج ناکەم لەگەڵ کچێکە ناسرااو بێت، لەگە کچێکە لەسەر شەقام بێت بەو جۆرەی کە خۆی ئێستا هەڕاج کردووە، ئەبێ کچێ بێنم لە ناسرااو بێت باشە و حیجاب و نیقابیش بێت. تەنانەت ئەیود نایڵم چاویشی بە دەرەوە بێت. ئەمە حەقیقەتێکە.